بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله. خواهي گەورە عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆشمان لێ وەرگرێ و ئەم شەوشمان لێ وەرگرێ و قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحی هەموو لایەکمان لە مردوو لە زیندوومان. خواهی گەورە خۆشبەختی بۆ هەموو لایەکمان بێنێ، ژیانمان خۆشکە. اللهم ئامین. ئەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کە مانگی ڕەمەزان ئەتوانین بڵێین ناوی بنین ڕەمەزان و ئارامگری یان خولێکی ئارامگرتنە. ڕەمەزان فێری لەسەرخۆیی نەرمونیانی ئارامیمان دەکاتەوە. ئارامگرتن یەکێکە لە ڕەوشتە جوانەکانی ئیسلام. تەماشا بکەین، یعنی ئەو کەسێک کە موسڵمانە لە ئاینی ئیسلامی پیرۆزە داوامان لێ دەکا کە ئێمە ئارامگر بین لە هەموو کات و ساتێکدا. بەڵام ڕۆژوو ئەمەمان پێڵێ، تەماشای ڕۆژوو بکەین، ئەمەمان پێڵێ. لە قورئانی پیرۆزدا لە 90 شوێنە لە قورئاندا هاتوو دووبارە بووەتەوە باسی ئارامگری. ئارامگرتن یان لەسەرخۆیی نەرمونیانی سەرفرازی دنیا و قیامەت بەدەستدێنی، چونکە هەر شتێک لەسەرخۆیی تیا بوو نەرمونیان بووی ئەو هەدەفە بە جوانی پێکەێنی. چونکە پێغەمبەرگیانیشە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر شتێ نەرمونیان و ئارامی تیا بوو خوای گەورە بەرەکەتە کاتەوە ئیش، بەرەکەتە خاتەوە ئیشە و هەر شتێک پەلە و خۆڕاگری تیانە بوو ئەو ئیشە فرە بەرەکەتی نییە گە بەرەکەتشی تیا بێ. ئەبێ ئینسان ئیماندار بزانێ. و ئەم مانگی ڕەمەزانی پیرۆز یەک مانگە بەشی 11 مانگی تر لەسەر خۆیمان پێدا. تۆ تەماشا کە ڕۆژوو کە کاتێ ئێمە ڕۆژوەگرین بێتاقەتین، ئارامین، تینیمانە هەر تەحەممولەکەین، برسیمانە هەر خۆمانەگەین. ئیتر ئەوەکانی تر ڕەفتاری مامەڵەی دنیامان گشتی هەر خۆمان ئەگرینەوە. هەمووی سێرەکەی لە ڕۆژووە لە مانگی ڕەمەزان هەر تەحەممولەکەی. 14 ساعت و نیم 15 ساعت ئاو ناخۆیتەوە خۆتەگری، برسیتە خۆتەگری، شەهوەتی خۆت لە حەڵاڵە تێر ناکەی هەر خۆتەگری. هەموو شتەکانی تر کە ئەچێ هەمووی ئەمە گشتی فێری ئەوەمانەکە ڕەمەزان پێمان ئەڵێ مسڵمانان ئارامگر بن لە مانگەکانی ترە. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئارامگری سەبڕ یعنی دوو بەشە. ئەفەرمێ سەبر و شوکرە، واتە ئارامگری سوپاسی خوا. ئەم دوانە چونکە هەردیان ئەڵێ ها بەیەکەوە، ئەم دوانە لە خەیری دنیادا و دوا ڕۆژشتا ئەگەر ئەم دوانت نەبوو بێبەش دەبی. ئەم دوانت نەبوو، واتە یەکەمیان خوا ئارامگری، دووەمیانش شکر سوپاسی خوا بکەی لەسەر ئەوان ئەو نیعمەتانەی خوادایە. ئەم دوانت بوو لە دنیادا بێبەش نابی و لە قیامەتشدا بێبەش نابی. بە تەئکید ئافرەتێک لەسەر گۆڕێک بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دای بەلایە. کە دای بەلایە بینی ئەم ئافرەتە هەڵچووە و زۆر قسەکە. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێی وت لەسەر خۆبە، یعنی ئارام بگرە. ئەو شوتی تەماشای نەکرد، لە پشتیوە بوو تا ئافرەتەکە تەماشای نەکرد. پێغەمبەری خوای نەبینی و نایناسیش. وتی تو زانی من چیم بەسەرە هاتووە و جەرگم سوتاوە و ئەمە. ئیتر پێغەمبەری خوا قسەی نەکرد و ڕۆیشت. دوایی گێڕایەوە ئافرەتەکە وتیان بابە تو ئەوە زانیت کێوە قسەت کردووە؟ وتی نە پیاوێ بوو. وتیان ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. یەکسەر چوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی داوای لێبردن کە. پێغەمبەری خواش فەرمووی ئەمەی وت الصبر عند الصدمة الأولى، ئارامگری لە یەکەم دەخا دەست پێەکە. لەحزەی ئەووەڵ ئینسان کە لەو کاتا چەنێ خۆی ئەگرێ لە کاتی موسیبەتا بە تایبەتی. ئەبێ ئینسان بزانێ، چونکە لە دنیادا قەت وا مەزانە بێژی من ئەمە هاتە سەرما، لە من و تۆش خراوترا سەرمانە. تو تەماشای پێغەمبەران کە هەموویە ئەوەی بەسەر پێغەمبەران هاتووە بەسەر هیچ کەسێ لە ئێمە نهاتوو.
هیچ کەس ئەیدە ئەوان پێغەمبەری خوا بوون بە یەک دوعایان بکردای خوای گەورە جوانیە دا و لە بەڵاگە دەریانێ کرد بەڵام تاقییان ناکردەوە پێغەمبەرانی هەمووی تاقی کردێتەوە ئەگە تەماشا بکەین قسەی یوسف عەلەیهی سەلام تەماشاکە یوسف عەلەیهی سەلام لە قسەکانیە چی میحنەتی بینیوە هەمووی یعنی تۆ بێ براکانت بکەن و ناو چاڵێک لێت بدەن ئەمجا بدوەن وەک کۆی لێ بتفرۆشن پێغەمبەری خوش بووی چنی ناخۆشە دوایە بچتە ماڵی عەزیزی گەورەی سەرکردەیەکی وڵاتێک ئافرەتەکەی وەتامابێ ئیش خراپەت لەگەڵا بکە ئەمجا تۆش وەتەما نەبی توهمەت بۆ دروستکەن ئەمجا توهمەکەش بتخەنە سجن تەماشاکە چنە ناخۆشە گشتی ئەوەی ئێمە بین خۆمان نەکوژین تەواو ژین کورا یعنی ئێمە چیمان کرد ئاوایە ئێوە پێغەمبەری خواشە و تەحملی کرد ئەمە گشتی ئەمجا باوکی لە خۆشەویستی کوڕەکەیە چاوی لەدەست ئەدا چنە یەکتری نابینن نەبی یوسف داواکە باوکی ببینێ بەڵام یا یعقوب هەوڵەدا بە کوڕەکەی ببینێ بەڵام ئەمە وعدی خوایە و کاتی جارێ نەهاتووە تا لە دوای یەکتریە بینن بەڵام سەرەکەی لێ کۆتاییەکە یوسف عەلەیهی سەلام چی دەرچوو کە بۆ وەزیری وڵاتێک کەواتە ئەمە پێغەمبەر یوسف چەندێ خۆڕاگر بوو یەکێ لەو پێغەمبەرانەی کە لە ژیانی خۆیان شتی زۆری بینیوە إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين أو إلى خوا بدرسي وخوا آرام قربي لسر خوا بي وتحمل بك خوا يقول أجر باداشتي أمانة قمناك خوا يجانا فرمي حضرتي بونا من التماشا كان يعقوب عليه السلام نعم العبد خوا يقول باسيكا كاتي باسي أكا أجي چاكترين بندي خواه باسی لە وەصفی نەبی یعقوبە لە وەصفیە خۆ ئەو زانێت ئێمانە ئیمتیحان هەمووی ئەزانێ کوڕەکەی گورگ نەیخواردووە سەد تا سەد ئەزانێ کوڕەکان تری غەدیان لێ کردو ئەزانێ چونکە پێغەمبەران ئیلهامیان بۆ دێ پێغەمبەران وحیان بۆ دێ ئەزانێ هەر ئەو خەوەی باس کرد بۆی لە بیدای یوسف عەلەیهی سەلام لە سوورەتی یوسفە زانێتی ئەمانە گشتی محنێتەکانە دوای سەرهەڵەداتەوە بەڵام سێرەکەی هەر تەماشاکە تەحملی کردووە تا ئەو کاتەی خوای گەورە وعدی خۆی بەجێهێنا إنما يوفي الصابرون أجرهم بغير حساب يعني تو تەماشا ئارامگران بکەی ئەجر و پاداشتیان دیار نیە ئەندازەی نی ئەمەنە زۆرە ئەمەنە خوای گەورە پاداشتیان دەداتەوە ئەوانەی کە خۆڕاگرن إن الله مع الصابرين خوای گەورە لەگەڵ ئەوانەیە کە ئارامگرن خۆیان دەگرنەوە ئارامگرتن لەسەر چی مسلمانە خۆشەویستەکە لەسەر چی ئێمە ئارام بین سێ بەشە زانایان وتیانە سێ بەشە لە ئارامگرتن یەکەمیان لەسەر تاعەت های سەر ئارام بین کە ڕۆژوو ئەگرین قورسە 30 ڕۆژە حساو کە تۆ لە بەیانی و هەتا ئێوارە های بە ڕۆژوو لە هەندێک شت خۆت دوورەخەیتەوە یعنی نوێژە حەجە تو ڕەنجی شانی خۆت پارە پەیدا دەکەی ئەم پارە خەیتە بە خەڵک ئەچی بۆ ماڵی خوا پارەکە سەرفەکەی هیلاکش ئەبی ئەمە گە ئیمان نەبێ ناتنێرێ شخصی وایە نەک پارەی حەجێ پارەی 100 حەجەیە دڵی نایە بڕوا دڵی نایە و مەسەلەکە ئەوەیە بەس زەلامی واشەیە 2 دیناری دەست دەکەوێ یەکسەر عەمرەیەکە 4 دیناری دەست ئەکەوێ حەجەیەکە ئامادەیە چەنێ بێ دووە نێوەنە بدا بەس ماڵی خوا ببینێ ئەوە ئیمانە لە دڵەوە هەم پارەکە ئەدا هەم مادیە هەم معنەویشە هەردووگیانە ئەمە چی والێکە ئەمە سەبرە لەسەر ئەوەی ئەگە سەبر و ئارامی نەبێ بە تاکید ئەمە نادا ئێستا تۆ کابرا ئەبینی ئەگەیتە ڕەمەزان دانیشێ ماڵەکەی جوان خۆیدا ئەنا خۆی حساباتی خۆیەکە زەکات دەدا شخصی واشێ مقابلی ئەم پیاوە بەڕێزە سێرەکەی ئەوەنەی ئەوەنەی ئەمیە زەکات نادا چی وای لێ کردو ئەم پیاوە بێ حسابات کە خۆم شەتوانێ نەیدا بەڵام ئەوە ئیمانە لە دڵی ئەم پیاوە کە زەکات دەدا ئیمان کابرا بۆ نمونە نوێژەکە کابرایەت لێوێ نوێژ نەکا ڕۆژ و ئەگری هەموو عیبادەتەکان ئەوەی کە من و تۆ دەیکەین تەحملی لەسەرەکەین ئەمە گشتی چییە ئەمە گشتی ئەوەیە کە ئێمە ئارامگرین لەسەر تاعاتی خوا کە خوا ئەمری پێ کردوین گەرە بیکەین ئەیکەین تەواو هەر ئەوەنەیە دووەمیان بۆیە وتیانە نمرەی ئەمە نمرەکەی کە دانراوە یعنی 300 لە هەزارە تەماشاکەی یعنی دەرەجەکەی ئارامگریەکەی تۆ چەنە لە 100 تقریباً 30 دووەمیان ئارامگردن لەسەر تاوان
ئێستا هەندێک تاوانەیە خۆشە بەڵام منۆ تۆ نایکی بۆ نایکی خۆ کەس نییە عقوبەمانیش بدا کەس نییە عقوبەتدا خەڵکی ترەیە کا تۆ نایکی تێتە قاپەکەت تێتە ماڵت پاڵی پێوەنی دەستی ئەنەیتە ڕوو لای ئەبەی خۆت دوورەگری ئەمە لەسەر تاوان خۆت ئەگریتەوە ئەمەش ئارامگریە بەڕاستی ئەگەر خۆت ئارام نەگری چی تووشی گوناحتی تووش خراپەدی ئەمە نەوعی دووەمیانە چونکە ئەمە قورسترە لە یەکەم ئەمە قورسترە لە یەکەم چونکە ئەمانە حرامن دێنە ماڵەکەت بەڵام سێرەکەی پاڵی پێوەنی پیاوی وایە لەوەیە چەند ئافرەت تەکلیفی لێ بکە خوا پەناماندا خوا لاماندا کاتی ڕەدیە کاتەوە تەسەور کە ئەم کارەی هیچی لە کاری نەبی یوسف کەمتر نییە حیچ هەراوەیە لە قیامەتە بانیەکەن ئەڵێن بێ بکە و دوای نەبی یوسف ڕۆ بۆ باشت چونکە تۆ ئەوەی کە نەبی یوسف کردی ڕای کرد لەو ئافرەتە تۆش ئێستا ڕائاکی یعنی یەک ئیشە هەموو ئیشەکانی تر بۆ نمونە گوناحەکانی تر تاوانەکانی تر سەرپێچەکانی تر هەمووی ئەمانە شتێ وەگرێتەوە ئەمە لە 160یان بۆ داناوە لە 160 ئەبێ لە 160 ئینسان ئارامگر بێ سێمیان ئارامگری لەسەر بەڵاو مصیبەت ئەمە گەورەترین ئارامگری ئەوێ کاتێ خۆشەویستێک تەمرێ کاتێ عەزیزێک تەمرێ کوڕێ کچێ خزمێ قەومێ کەسێک ئەمە وتیانە لە 190 ئارامگری پێویستە بۆی ئەم مرۆڤە چونکە لەو کاتا گرینگە چونکە هیچ شتێک ئەوەنەی ئەوە خۆش ناخۆش نییە کە کەسێک لێ بمرێ چونکە چەند ساڵها لەگەڵتان مردنش برا گەورەی هەمومان دەمرین بەڵام قەزمان مەبەستمان ئارامگریەکەیە ئینسان بتوانێت لەسەر ئەمە ئارامگر بێت چونکە خوای گەورە ئەجر و پاداشتێکی داناوە بۆ کەسانەی کە خۆیان ئارامگرن سابرن ئەندازەکەی دیار نییە وەک ڕۆژوو وایە ئەندازەی دیار نییە بۆیە ئینسان وەک ئەو ئافرەتە وریابی تەبێ کەسێکت مت ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەمە باشترین و چاکترین وشەیە لە کەلامی خوا هاتووە ئینسان بڵێ یعنی بەو قەزا و قەدرە ڕازی بێ هەر قەزا و قەدەرێ هەر قەزا و قەدەرێ بڕوا دەبێ خوا خۆشمانی گەرەک واللهی خوا خۆشمانی گەرەک واللهی ئەندازەی ئەوە من بۆ سوێنە خۆم ئەندازەی ئێستا من فەقیرم تۆ دەوڵەمەنی والله منی خوا خۆشگەرەکە بۆیە فەقیرم تۆ دەوڵەمەنی والله خوا خۆشتی گەرەک وەڵای ئەگەرینەکەی من و تۆ بگۆڕێن نە من عیبادەتی خواکەم نە تۆشێکی خوا خۆی چاکە زانێ ئەمان ناسێ بە هیچەنی گەشتمان نەزانێ زۆر جا لەوێ من داوا بکەم خوا دەوڵەمەنم کە بەخوا زانم ئەگەر خوا نەیدا پێم بژم خوا لێ تۆ زیاوی بەخوا خوا یان خۆ چاکی لێزانی من دەوڵەمەم لەوێ فرە عیبادەت نەکەم فێر ڕێگای خوا نەگرم ئەگەر کەسێ فەقیر بێ بۆ من عکسەکەی کەسێ دەوڵەمەند بێ بڵێ خوایە بۆ من ئەگە هەژاری بکە بەخوا هەژاری کە ناتوانێ بژی لەگەڵ عیبادەتی خوایە ناتوانێ ئەمە وایە هەمومان وایە ئیسانێ بۆ نمونە لە بیدایە ئەڕوا زۆر جا تۆ کوڕێکتەیە کچێکتەیە خۆشەویستێکتەیە خوای واتەوە بەخوا ئەم کوڕ و کچەی کە تۆ ڕۆیە بە منداڵی بردێتی خوا گەرەیەکێ دێبی کاتە پەپولەی بەهەشت جا ئەوەی بمرێ لە مناڵی موسڵمانان هەتا باڵغ بوون لە خوارەوە ئەبێتە پەپولەی بەهەشت بە من و تۆ شەژین خوایە نەمرێ تو زانی عاقیبەتی ئەم مناڵەی من و تۆ ئەگەر گەورە بێ بۆ جەهەنەم ناڕوا تو زانی خوای گیان خۆشی گەرە کۆی باتۆ ئەمەیە ئێمە نازانین چونکە ئەژە مەلەکل مەوت خوای گەورە بەم خستەیە کۆتایی دێنین تقریبا ئیشەکەمان ئەپێکێ خوای گەورە ئەمری پێکرد وتی بڕۆ مەلەکل مەوت بڕۆ ڕوحی منداڵێکم بۆ بکێشە ئەم منداڵە لە باوشی دایکێتی چەند ساڵە خۆی پیاوەکەی هەوڵەدە مناڵیان بێ بەس ئەمانەیە تاقانەیە مناڵیانش نابێت ڕۆی بینی ئەو دایکە ئەوەنە بە سۆز و گردێتێ باوشیەوە یعنی وەک مەلەکل مەوت کەمی ڕاوەستا ئیتر ئەمری خوایە بەڵام دوای ڕۆی ڕوحی کێشا و هاتەوە تی خوایە گیان ئەو مناڵە هەتا ڕوحم کێشا گریان بە چاوم هاتە خوارەوە ئیتر چاوی مەلایکە چۆنە ئێمە ئەوە لای خوایە یعنی ئەمەنە بە تەنگی وتی دەی باشە بڕۆ ڕوحی پیاوێک بکێشە لە فڵان شوێن ڕۆیشت ئەم پیاوەی بینی ئەم پیاوە گۆچانی هاوە دەستیەوە پشتی تەواو کۆمە بووە ئەڕواتە ڕێوە داواکە خوای گەور ڕوحی بکێشە ئەڕواتە ڕێوە یعنی ئەمەنە تەمەنی گەورەیە ڕوحی ئەمشی کێشا و گڕاوە وتی خوای گیان پرسیاری کرد
ئەی پەروەردگارە ئەم مناڵە جارێ ئەوەڵی ژیانێتی ئەو دایک و باوکە ئەممەنە دڵی بەم منداڵە خۆش بوو ئیتر ئەو خۆت ئاگال لێ تەمەنای مردنی ناکرد ئەم ئەختیارش تەمەنای مردنیە کرد یعنی تەمەنای مردنیە کرد بۆ ئەمە لەم کاتە بۆ ئەمە لەم کاتە خۆی پەروەردگار وتی ئەگەر ئەو ئەختیارم لە تەمەنی ئەم مناڵە بەهاتایە بۆ لای من دۆزەخی تەمەنم درێژ کردەوە بۆی بەهشتی بێ ئەو منداڵە ئەگە تەمەنی ئەو اختیارێ بوایە دۆزەخی بوو ئەم منداڵە بە منداڵی بردمەوە پەپولەی باشتە و منداڵی تریانیش پێدەم بەڵام منداڵێکی ساڵح ئەمە ناساڵح ئەگە گەورە بوایە حکمەتی خوا ئێمە نازانی لەکوێیە حکمەتی خوا زۆر جەلە جەلالو قەت مەڵێ خوا زوڵم لێکە بەخوا خوا خۆش میگەرێت هەموو شتێ دێتە ڕێگەم نەخۆشم خوا گەرێکی پاکم کاتەوە سارم نییە خوای گەورە تێری تاقیم کاتەوە ماڵم نییە خوا گەرێکی تاقیم کاتەوە پارەم هەیە ئەوە خوای گەورە خۆش میگەرێت گەرێکی خێر بکەم یارمەتیە ژار بدەم ئەبێ دایم و سەعات نیەتمان بەرامبەر خوا چۆنە خواوە کالکمان خوای گەورە ڕەحمە مولایکمان کە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە ئارەمی بخشێ دڵەکانمان ئارەمی بخشێتە ژیانمان ئارەمی بخشێتە تاعات و عیبادەتمان لە گوناح و تاوان دوورمان کاتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين